با پێی بڵێن بەتانی بۆ بێنە گەرم بیتەوە. نامەوێت دەمەم بەسە. بزانم ئەلادین هەیە بۆت بێنم. بڵێ مامە جان چی دەوێت کاکە؟ مامە جان ئەلادینت هەیە؟ کەمێ چاوەڕێکە بەسەر چاو. فەرموو دەستە خۆش بێت. ئەچی داواکەن ئێمە زۆر مەمنونی چاک ئەزەتمان زۆر سپاس. بەسەر چاو. هانێ خۆ گەرم کەرەوە. خۆزگەت زیم کردایە هیچ نەبێ ئێستا ژیانمان خۆشترە بوو. بە درێژایی تەمەنت لە زیندان نابوویتایە خۆشە ها؟ بۆچی خراپە ئەی بە ئاو کارەبای بەلاش خواردنیش بەلاش بوو تۆش جاجارە هاتیتە نەخێر سەردان. من قەت ناهاتم. ڕاز ناکەی. درۆ ناکەم پێیانەوتم گیرۆدەی دزێ بووە. با بە پیاوی چی؟ پیاو نەتوانێ خانوێ بکرێ بگرێت خوا پیاوە؟ ئەزیزم گومانم لە پیاوەتیت نییە و قسەشم نییە لەسەری بەڵام کارگەشتە و ڕادەی کاتێ بیر لە دزی بکەیتەوە. ئەمانەی تۆ باسەکەی هەر هەمووی بەهانەیە. چی؟ تۆ بۆچی لە خۆتەوە قساکەی؟ یعنی نازانی بەهانەیەوە ئاڵێم کە بڕۆی تۆ بۆ ماڵی باوکە. کەی منەوە قسەیەم کردووە؟ قسەی دڵە هەر ئەوەیە. بۆچی تۆ ئاگات لە دڵی من هەیە؟ چاک ئاگام لێیە. تۆ بە ناز و خۆشگوزەرانی پەروەردەکراوی بۆیە لەسەر ئەم شێوەشانە ڕانایی. دەبڵێ وانە؟ دەی نەخێر وا بیر ناکەمەوە. وایە وانە وایە وەڵڵا وانە. تا ڕۆژە بێتەوە بڵێ وانە من هەر ئەڵێم وایە. بەڵێ وایە ماندوو بووم ئەمەیە بڕۆمەوە بۆ ماڵ ئیسراحەت بکەم نامەوێت ئاوارە بم لە پارکا بخەوە مێشکم خەریکە ئاوەستەیە چادرم لە ژێر بارانە بخوسەیە ئیسراحەتت کرد؟ بەڵێ ئیسراحەتم کرد ئیسراحەتی تەواوەتی ئەبێ لێرەیە بۆستین ئەگە سەوم نەکردبێ بە باوکی بڵێ کە تاوەکو دادگا بێت بۆی تەلاقە بم من تەواو بێزار بووم ئەبێ لە یەکتری جابینەوە بازەراغاش ئەڵێم کلوپەلەکانە بۆ بێنێتەوە ماڵەوە. ئەمە تەویست ویستی کچەکەم بەدبەختکەی ئەوە عەشقەکە بوو تۆ بەم ڕوە ڕەشەتەوە ژیانی کچەکەمی ڕەش کرد کە توانای ژنهێنانێ نەبوو بۆ لە سووربی لەسەرەوەی کە هەر مارەیکە یا نا لەباری بەدبەختی بێشەرم. بەڕێز دارای کەریمی وەرە با بڕۆین. بۆ کۆ؟ وتم با بڕۆین جانتاکەش بێنە لەگەڵ خۆت. لەویا داینێ لەویا داینێ. بیا بە من نه تۆ هەڵقە نەبێ خۆم چاچێکم. کوڕینە دەستان خۆش بێت دەی ئەو بەتانیانە کۆکەنەوە زۆر سپاس. سارا چۆنی ساراییان؟ چۆنی فریشتێکیان؟ بەتانەکانی ئەو سەر بەخێر بێ زۆنەکە و دانا؟ بڵێ نانا باشە